بینەرانی خۆشەویست ئەو شوێنێکی ئێستا ئێمە لێ وەستاوین یەکەمین دەواازەی ڕاپەڕینی شاری هەولێرە لێرەوە ڕاپەڕین دەستی پێکرد ئەم شوێنێکی ئێوەی بینن بازگەیەکی ڕژێمی بەعسی لێبوو یەکەمین بازگە بوو کە لە شاری هەولێر هاوڵاتیان لەم قۆڵەیەوە هێرشیان بۆ هێنا لەم قۆڵەیە لایەشەوە پێشمەرگە هێرشێنا بۆ سەر بازگەکەی بەعس لێرەوە لای نەخۆشخانەی ڕزگاری لە 100 مەتری یەکەمین بازگەی ڕژێمی بەعس شکا لێرەوە ڕاپەڕینی هەولێر گەورە بوو دەستی پێکرد و دوای ئەمنەکە و هەموو ئەو دام و دەستگانەی لە ژێر دەستی حکوومەتی بەعس بوو کۆتاییان پێهێنا ئێستا لەگەڵ لە هاوڵاتیان دەپرسین ئایا ئێوە دوای ئەوەی ڕژێمی بەعس کۆتایی پێهات هەستان چۆن بوو لەیان دەپرسین ئەو ئامانجانێک کە ئێوە بۆ ڕاپەڕینین هەڵتان گرتبوو ئایا بەدەستان هێناوە یاخودنا ئەو ڕۆکە 26 ساڵ بەسەر یادی ڕاپەڕینی شاری هەولێر تێپەڕ دەبێت لە پاژۆی لەو 26 ساڵی شکستمان بە حکوومەتی سەرکردی سپێکین حکوومەتی بەعسێنا تۆ چه هەستێکت هەیە یعنی لە پاژۆی حکوومەتی کوردی لەسەر حکومی ئێستاکە والله حکوومەتی کوردی پێخۆشحاڵین لەو ڕاپەڕینەی سەرکەوتوو دەوی شاڵە کورد بەس ناخۆمان مارەکەمان ناڕێکا هیواداریشین مەکتەبی سیاسیەکێت تێگە پارتیبی ئەم دەمانێت عزب بە پەرلەمانەوە بە پێشمەرگەوە با کاتەکانەوەی هەر لە عزب دەست ناودەستێک بنێن یەکدری ماسکەین لەیەک سەوت لۆ کورد ئاور دەین لۆ کورسێک ئاور نەدەین ئەوە فلان عزبە و نافلان عزبە مێ کوردی کوردێک لە خانەقین بی و لە ئەڵمانیا بی و لە دۆوەک لە زاخۆی بی هە کووردە ئەتۆ پێ دوایە ینی ئامانجەکانی ئەو ڕاپەڕینە بەدەست هاتووە بەس هاتۆ خۆمان فۆتانمان 100% فۆتانمان فرۆشتمان پێ دوای ئامانجەکانی بەدەست هاتووە هیچیان نەکردی چیان کردی لەو ملەتەی پێ دوای نییە ئەو حکوومەتی ئێستاکە لەگەر حکوومەتی بەعس جیاوازیە ئێرەوە تەماری خۆی فەرقیە بە تەمایزی ئارێ وەڵڵی چی لەو ملەتەی کردیا چی لەو ملەتەی کردی دێ پاپی بری چیان کردیا دێڵە چیان کردێ برێ و شتیان کردێ وەڵای هاتە برێ بەوایە کردی ڕاست دەکەم نەخیر هەر لە بە کورسەکەی خۆیتیان و هەر لە بە پارە و ئەوەی خۆیتیان وتەوە چ هەستێکت هەیە لە پاژۆی کە ئەمە ڕاپەڕینمان بەسەر حکوومەتی بەعس کرد و ئێستا حکوومەتی کوردی لەسەر دەسەڵاتە وای من باسی هێزانی چییە ئەوە سێزەمە تەرحیل ببین و هەڵێن و خراپ ببین هەلا چارێ هاتین ئێرە چارجە ماڵین کاول ببی بین ئێرە ئەو دەر بۆ مەنەکرا وێنە ئەوە هەموو نێزان برادۆستی وتێ هەلێکی تورکە هەلێکی عێراق دووجا ئیران سێجا ئیران هەبە هەڵێ و خراپ ببی چ بۆ مەش نەکرا حکوومەتە عێراقی نە عێراقی نەشی مال چ بۆ مە نەکرا بۆ حیسێ بۆ برادۆستە نەکرا تێگەی چی دیکە بمێنمە ئەو ڕاپەڕینەی کە لە شاری هەولێر دەستمان پێکرد بۆ دژی حکوومەتی بەعس پێ دوایە ئامانجەکەی خۆی پێکایە واتە بە قورئان هەنگی لە هەندوور کەس نزانێ نەچۆمە دەرێ بە شەری چ نەگوتەمەش ئەو هەڵات هەڵاندە بوو ئەو نسیبەتە بوو ئەو قیامەتە بوو لە هەندوور دەستری کەس نەزانێ ڕاحەت لێ ڕوونشت ئەنە تو یەکێک نەبووی لە بەشداریانی ئەو ڕاپەڕینەوەی حکوومەتی بەعس وەڵڵا هەتا دەربەندی چۆ مگەڕام دەربەندی گوم هەسپان ئەهسپان هەتا دی چۆ مگەڕام هاتمەوە چ نەبوو چه هەستێکتە بوو کاتێ هاتێ دەرێ لە ماڵت ینی حکوومەتی بەعس کۆتایی پێهاتووە حکوومەتی کوردی و پێشمەرگە لە نێو شاری هەولێر بەڵاو بووبەوە هاتمە دەرێ ڕاستی دەوێ ڕاستی ببین هەوقی قورئانێکم ئەوم دەم دیت هاونێتە ناو قەلابێکێدا بوو دا هاونێکی های گورم هەڵێن هات هەڵێ ئەسکەر هات درو ڕاستیەکە ناوێ ئەوە عالەمی وتە دەست بە دەربوو لە شاری کە دەزانێت لە شاری هەولێری لەگەلێک جێپە و حاڵێ ڕاجی ئەمن باسی ئینتیفازەی دەکەم ئینتیفازەی دوایە ئینتیفازە کە تو هاتی ینی حکوومەتی بەعس کۆتایی پێهات بوو سەیتەرەکانی هەمووی لە ناو چبوون حکوومەتی کوردیات و پێشمەرگات بوو ناوێ نەما نە حکوومەتی باس نەما
هاتينو ليرة عندك عسكر تيرا دابو هاتينو عندك عسكر تمزقلت تجيب ليرة يا غريب وربنا هجار نعني أنا داي عودي بخير أخو عندك أنا داي عندك بخير أخو بيلا داي لحاجة مرة بخواسي هادو ليرة هەستێکی خۆشت هەبوو کە ئەوان کۆتایی پێهاتون و پێشمەرگاتون لە ناو شاری هەولێر بخۆشین زۆری بخۆش بەرێ وڵاندی بخۆش بگوتین لێگەڕێ دەبیتە حکومەتە کوردینی ئیلا ماشەڵڵا بۆ مەدە خۆش بی وەش نەبوو بەخۆی زانین وەش نەبوو هیگە چی نەدی ئەگە وە بیوەنەبی چی نەدی وڵای ئەوسەج خۆشمانە بوو تەبیعی دەستکەوتەکی باش بوو گەلی کورد کە پاش ئەو هەموو ساڵە و پاش شۆڕشەکانی ئەیلول و شۆڕشی نوێ و گوڵان دەستکەوتێکی زۆر مەزوم بوو بەڵام بەداخەوە لەلایەن مەسئولەکانمەوە نایەتانە دەستکەوتە بە تەواوی بپارێزن تاوە کورداوەکانی 16 ئۆکتۆبەر زۆر دەستکەوتمان لەدەست داوە ئێستا کەش نێو ماڵی کورد تەواو پەرد بووە هیوادارین عەمیان چاوێک بەو وەزەی ئێستا دابخشێنەوە خەرک زۆر وەزەی خراپە پێش ئێستا ینی 27 ساڵ ئێستا 91 11 ئازاری 91 کەرکووک چۆل کرا 21 نەورۆز هەولێر چۆل کرا ساڵی 91 ئەگە بەبیرت دێ نازانم بەبیر دێ یان نە ئیتر ئەوە ئاوارە بووین بۆ سەرەوە بۆ لای حاجە ئۆمەران و بۆ ئێران وەڵام من لەتا ئێرانی چین دوای گەڕاینەوە و ئیتر باسی تل بۆ کەم ڕزگارکردنی شاری هەولێر دەکەین لەلایەن بەعسەوە جەنابەت بێگومان یەکێک بووی لەو بەشدار بووانە بەشداری ئەو ڕاپەڕینەت کرد بەشداریم کردووە ساڵی 91 بەرزارم کردووە ئەو ڕاپەڕینە کە یعنی بە هەموو شتەوە بەحسیەکانمان هەموو دەرکرد هەستێکی چۆنت هەبوو کە بینیت ینی بەعس بوو ئەو کاتی خۆش بوو کە ڕزگارمان کرد چ نەبوو یعنی خۆش بوو ماوەشی خۆش ژیان ینی پاشان هەر لە کورتیدا پێ دوایە ئەو ئامانزانەی کە ئێمە بەعسمان بۆ ڕاونە و ویستمە حکوومەتی کوردی بێتە سەر حکم ئەو ئامانزانە هاتە دی والله هیچ ست پێ برێم نازانم احتمالە تو لەون باشتر بزانی نهاتە دی زۆرم پێخۆش بوو باسی زولم زۆرداریان لە سەلا بردین بۆ میلەتی کورد بە خۆی هاتە سەر حکم زۆرم پێخۆش بوو بۆ شتە پێ دوایە ئەو ئامانزەی کە خەڵکی هەولێر و کوردستان بەعام یانی ئەو ئامانزەی کە حکوومەتی بەعسی بۆ دەرنا ئێستا بەدی هاتووە بەرێ بەرە ئیسراحەتمان کرد لە دەستی بەعس هەر کوی هەبی خۆمان کوردەکە خۆشتر لە بەعسی ئێستا کە جیاوازێکی زۆر دەبینی لە نێوان حکوومەتی بەعس و حکوومەتی کوردی بەرێ حوریەتمان هەیە میلەتی کورد بەخۆی لەسەر حکومە و خۆشە هەر کوی هەبی کوردەکە باشتر لە بەعسەکە هەستت چۆن بوو کە بینی حکوومەتی بەعس کۆتایی بێت و حکوومەتی کوردی هاتەوەتە سەر حکم وڵای چه هەیە ئەو ساڵی 91 چه هەبوو حەزنەکە کە ئەم ڕۆژگارە نێتە دی بەهزش لە تەواەتی هەستش کورداتی خۆشتین وەزانین تەزل لەدایک بووی خۆشترین کات بوو لای هەموو کوردێکی هەتا پاسی کوردستان و بەرابەتی کوردستانی باشوور یعنی ڕۆژێکی مێژووی بوو ڕۆژێکی خۆشترین ڕۆژ بوو کە ئەو ڕۆژەکە دام و دەرگاکانی حکوومەتی بەحەز ڕاماڵین و حکوومەتێکی کوردی هاتەکایە و پەرلەمانێکی ڕێک و ئەکتیڤ و جوان بەس مان ئەسە بێسەکانەوەیان لێکرد لەسەر تەماح و کورسی شتەکەیان بۆ ڕۆژێکیان بەداخەوە بەڕاستی بەداخەوە بۆ ئەو سەکەدایەتی سیاسی کورد بەداخەوە پێ دوایە ئامانزەکانی ڕاپەڕین بەدی هاتووە ئەنێ ئەو ئامانجەی کە خەڵک هەڵی گرتبوو بۆ دژی حکوومەتی بەعز ینی دەویست حکوومەتی کوردی بێتە سەر حکم کۆمەڵی ئامانج و هیوامانەوە پێ دوای هیوایانەمان بەوەڵە ئەو ئامانزانە هیچ نادۆدی هەمووی هات دیش هەمووی سفری پاش فارزەی بوو هەموو مەسحکرا نەما ئەو شتە نەما ئەو شتەیان زیندە بەساڵ کردەوە دیسان کورد چەند دواکەوتەوە بڕۆ بۆ 50 ساڵی 6 ساڵی کرد بڕۆ بە دواوە تازە ئەو ینی دەبووە بەس دەبێ مع الأسف بەداخەوە ینی بۆ ڕۆژگارێکە ئێمە ئەو بەچای خۆمان دیتمان و ئەوشمان بینی ساڵی 91 چمان بینی و ئێستا چمان بینی ینی پاش 27 ساڵ چمان بینی ئێمە بەداخەوە جیاوازیەکی ئەو تۆ دەبینی لە بینی حکوومەتی کوردی و حکوومەتی بەعس جیاوازی جیاوازی واتە پێ دوایە هەروەکو یەکمیان کۆمەڵی جیاوازی زۆر گەورەیە ئێستا هەیە و پێشتر نەبووە کورد ئێستا کە مافی زیاترە و ئەو کات مافی نەبووە ئەوە هەیە ینی تۆ ئازاتری بخۆت وەکو زمانی حکوومەتی بەحەز نییە دەتوانانی هەموو ڕێخلێک و قسەیەک و شتێک لە حکوومەتی خۆت بگری بەڵام دەبای باشتر بێ وەکو پێویستی تامان وەکو پێویست نییە بەڵام جاری زمانی حکوومەت نەدەتوانی قسەیەکی بکەی ینی لە سێدارە دەدرای یان زیندە بەساڵ دەکرای یان لە سندەکان دەڕزایەوە بەس ئێستاکان دەتوانێت بە خۆی قسەیەکی بکەی قسەی جیوان بدەی قسە بکەی ڕخنە بگری بەڵام لەو دەبێت دەتوانی بەڵام وەکو پێویستی نییە شتەکە وەکو پێویست نییە
ملێ دەوەڕۆچی دەوێت نان و ژیان دەوێت نان و ژیان تۆ ژیان زۆر زەحمەت بووەڕۆ خاتن سێ چار مانگە ژیان هەر زۆر زەحمەت بووە دەقە بەدەق خاتە دەوێت خەیرانەکە بۆتە هۆی ئەوەی خەڵک زۆر لە خۆی بێزار خەرکەش زۆر بۆ هەندەران بڕوە یعنی تەمەشا دەکەی ڕۆژ بە ڕۆژ وەزعەکە بەرەو خراپتر دەڕوە ڕۆژ بە ڕۆژ خەڵکەکە زیاتر بێزار دەبی تەبیعی کەس حەز ناکە خاک وڵات خۆی جێبێڵی بەڵام ئەگەرە تو نەتبی زۆر کەس کەمدال خۆی بەجێ شەکەنەی بۆ خاک و نیشتی ماچیانجین بۆ من هەتاکو شەڕ بوو هەتاوەکو شەڕ بوو پێشمەرگە هەموو شەڕەکانی بۆ کە شەڕەکە تەواو بوو هەموو مەسئولەکان دەستکەوتەکانیان بۆ خۆیان برد و کە خاچیان دابەش کرد بەسەر عێراق و بابرین نێودەوڵەتی هەموو دابەش کرا ئەجە کەس نازانین سەبەبەکە عیندەری ریفراندۆم ئایا ریفراندۆم ئێستا تەماشا دەکەی لە عەفرین یعنی وا هەموو بێدەنگە کەس ناتوانانی یاڵوی سەرچش بنوێنێ ئەو پێ وایە و ئامانزانێک کە ئێمە ڕاپەڕین ئێوە ڕاپەڕینتان لە پێناو ئەنجامدا بەدی هاتوون نەخێر ئامانجەشی زۆر زۆر بابرین لە 100 دەی بەدیهاتێ 100ەکەی ماوە بزانە بۆچی ماوە کە ئەو کاتەی ڕاپەڕین کرا لە بۆی وەزی خەر خۆش بی ئەو کات مەسئولەکان کە لە ناو خەڵکی بوونی ئاسایی بوونی عنی هەر کەسە لێک دیار بوو کە ئەو مەسئولە و ساحب چێت چنیە ئێستا مەسئولێکی زۆر بەسیت ساحبی 1000-2000 دەفتەریە باشە من کابرایەکم بەخۆم پیسارە ئیش دەکەم خێرە ساحبی دەفتەری نیمە کاکە و بابا ساحب 20 دەفتەری بەس خێرە و ساحب 2000 دەفتەریە یعنی پارەی 10,000 وڵاتی وەچی من لەکن یەک مەسئولیە چۆن دەبێ و دابشکردنە کەی عەدالەتە ژیان چۆنەوە بڕوا دەڕوا بەڕێوە فەرموو چ خەڵکە خۆی دەکوژی چ خەڵکێک نهاتێ لۆی بزانە بەس خۆ سیر کە بازار تەماشا پێشێ داتێ و بازارە بەنی سەعاتی دەرنەدەچی ئێستا بڕ هەموو ناو قەیسەری بازارکەوە 5 دقەی دەڕۆی جادەکان دەرێ شوێنەکان دەرێ خۆشی نمایە یعنی خەرق تامی ئەو جارانەی نمایە ئەو پارە نمایە کە لە بەردەستیدا ژیان ڕاست هەموو شتێک پارێنێ ئەو ڕوبەز وەسایلی ژیان ئەگە پارە نەبی ناتوانانی هەموو شتێک بکەیت ئێستا ئەگە پارە نەبێت و ناتوانێت ڕاست بەرامبەرە منەوەی بکەیت ئەمە ناتوانم یعنی بەڕاست پێ درێمیش بسمەی شەک پێشتر پارە وەختەیشمان دەکرد ئەو سار پێرا لەگە ئەو سار تقریبا 6 فەرقی کردیە یعنی هەر کەسە لە ئیش خۆم برادری خۆم دوکاندارەیە ئێستا چەم برادرم ێوە دوکانیان ێوان هەموو کە قسەی دەکەن هەموو ناڕازینە خاسن ئێستا ئەوەش نمایە ئەوە فلانەوە عیزبەوە هەمی پێکەوە شتاون ئەوزە چی هەمووی ناتێ ناو داوەکەی نازانیم دەبی بەخۆی ئاقلبی نەسە ناو داوەکەی تەبیعی چاوەڕێی گۆڕانکاریشمان دەکرد یعنی لە هەندە عیز بابرین کە گۆڕان 2009 هات یعنی چاوەڕێی زۆر شتمان لێ کرد ئێستا تا ئەو ئاخیرەش کە ئەو مۆقیفانەی زۆر جوان مایتەوە کۆمەڵ بوو کە گۆڕان لەندە مۆقیف کشاوە هەر لە جێ خۆی ماوە بەڕاستی دەستخۆشی لێ دەکەم بەڵام گۆڕانە تاکو نێشێروان مابوو گۆڕان و بەس کە کاک نێشێروان نما بەڕاستی گۆڕان کوبرەی گلۆپەک بوو گژاوە بەشێکی زۆری خەڵکی شاری هەولێر پێی وایە دەستکەوتەکانی ڕاپەڕین بەدەست نەهاتوو و بەشێکی زۆری ماوە بەشێکیان باز دەکەن و دەستکەوتانی ڕاپەڕین ئەگەر ئێمە بە سەدا وەریگرین تەنها 100 خەڵکی کوردستان و خەڵکی هەولێر بە تایبەتی لی سوودمەند بوون بەشێکی زۆری هاوڵاتیان باسیوە دەکەن ئەوەی لی سوودمەند بوون تەنها بەرپرسان و دەسەڵات بەدەرانی ئەو هەرێمن فەرمون لەگەڵماندا بن بۆی ڕێی هاوڵاتیان زیاتر وەرگرین بەڕاستی من ئەو کاتە تەمەنم زۆر بچوو بووە تقریبا 2 ساڵام بەڵام ئەوەی ئەجێڕنەوە بەڕاستی شتی زۆر خۆش بووە وەکو مفاجەیەکە بۆ گەلی کورد باقەت بەڵام بە زۆر بەداخەوە ینی زۆر شتمانە لەسەر ڕاپەڕین بڵێن بەڵام ئەوەی کە لەو ماوەی ڕوویدا لە دوای 16 ئۆکتۆبەرە ینی ئەو شتێکە ڕوویدا بە تایبەت لە شاری کەرکووک نازانم چی بڵێم ینی هیچ شتێک نییە بڵێم باقەت هیچ شتێک ئازاری نەدام بەڕاستی ینی کە باوکم وەفاتی کرد ینی ئەوەندا ئازاری نام بە قەدەوەی کە کەرکووکمان دەستدا یەک دووش کە بینیم ئاڵای کوردستان کەەوە ئاڵای بە خوێنی شەهیدان کە خۆم پێشمەرگەم چەند ساڵ لە بەرەکانی جەنگم لە میحوەری مەخمورە ینی کە بینیم ینی ئێمە شەهیدماندا ئێمە شەون و خوریمان کرد ینی بەڕاستی بەوەی کە
سەر بکەوین بەرەو پێش بڕۆین کە دەوڵەتی سەربەخۆ بینی بەڵام بەداخەوە ئەوەی کە بینیم لە 16 ئۆکتۆبەر لە شاری کەرکووک ڕاستە زۆر ئازاریدام بەڵام کە ئەوەی ئازارتریدام ئەوە بووکە ینی حرەبێکی نەفس نزم حەشدی شعبی ئاڵایەکەی ئێمەیان ڕاخست بوو بەپێ بەسەر ئاڵاکە ئێمە کردبووە بەڕاستی زۆر زۆر ئازاریدام واتوانم بڵێم زۆرشی گریاندم بەحقەت زۆرم پێ ناخۆش بەڵام هیوادارم لایەنە سیاسیەکان هەمیان تاوانبارن لە دەستدانی کەرکووک ئەوە نییە بڵێ من پارتیم یەکێتیم شوعیم نازدام چی هەمیان وەکو یەکن یەک داواکاریشم لە هەر هەموو لایەنەکان تکا دەکەم نەرێن ئەوە خاچی فرۆشت ئەوە خاچی فرۆشت یعنی بەڕاستی ئەوە شتێک زۆر زۆر شەرمە بۆ ئێمە کەس خاچی نەفرۆشتیە ئەوەی کردیان هەمومان لێ بەشدارین بەحقەت ئەگەر ئەو خراو بە ئەمن باش بام ئەگەر ئەمن باشم بە خراپم بە ئەو باش بەیە وایە هیوادارم هەموو لایەنەکان بە خۆیان دابستنەوە لەسەر مێزی گفتوگۆ بەسە ینی نازڵم چی بڵێم ینی بەحقەت زۆر زۆر ئازاری داین دڵخۆشێکی زۆر خۆش بوو لە بۆ ملەتەکەی بە شێوەیەکی حام لەو سەری کوردستان و هەتا ئاخری کوردستانەوە ملەتەکانی چواردەورەی خۆشمان کە کوردەکانی زۆریان پێخۆش بووکەوە ڕژێمی بەحەز لە کوردستانی عێراق نەمایە و کوردکەوە سەرفراز بووە ئەما کوردەکان لەبەر حەزبایەتی خۆیان لەبەر بەرژەوەندی خۆیان ئێستا دەچینێ ملەتەکەیان چاواشەکاری کردی هەریەکە بە ناوی حەزبەکی مەجموعەیەشی لە بۆ خۆی ڕادەچێشی لە بۆ ملەتەکەشیان لە بۆ جیرفانی خۆیتیان لە بۆ حەزبەکەی خۆیتیان بەڕاستی ئەگەر ناڕۆژی وا بوو دەبا ملەتی کورد 24 سەعات کردنۆشی لە بۆ ئەو خودای بابرێ خۆی ئەمە ڕزگاری مابوو لەو دەستە چەپەڵێ حاجی پێ دوایە ئامانجەکانی ڕاپەڕین بەدەست هاتووە لە کوردستان ئامانجەکان بەدەست هاتێ بە جواب لە ناوی دەبەن وردە هەریەکە بە شێوازێکی دەبتە نۆکەری حەزبەشی کەندە دەیەوێتن بچیتن دەستی بێگانە ڕابچێکی لە ناو کوردستان پوج بکاتە بەس ئینشاءالله بە پشتیوانی خۆی کوردستان پوج نابیتن بە بەرژەوەندی چەند حەزبێک و چەند نەفەرێک والله ئەو کاتێ من تقریبا گەلک وها نەبووم تقریبا عمرم لە دەوری ساردە پازە ساردە بوو بەس ڕۆژێکی خۆش بوو ڕۆژ پیرۆز بوو ئێستاش لە یادمە خەرک وەکو برەی تازە لەدایکبی ئەو هالە بوو ڕۆژی زۆر خۆش بوو پێ دوایە ئامانجەی کە خەڵکی کورد ڕاپەڕینی لە پێناو ئەنجامدا ئەو ئامانجە بەدیاتوە والله ئیشاڵە بەدی دێ دەبی ئەمە بێهمێت نەبین باش دەبی ئیشاڵە ینی پێ دوایە بەشێکی بەدیاتەوە بەشێکی ماوەیان هیچی بەدیاتە زۆری بەدیاتە ئەمە نابی گەشتبین بین دەبیدای من گەشتبین بین نابی ڕەشبین بەدیاتێ زۆری چۆن ینی ئێستا تۆ جیاوازێکی گەورە ببینی ینی چۆن ئەو شارێت و دەڕۆی بە کەیفی خۆت کەس نارێک شێوە دەچی لە شێدەی لە شێ دەچی شارێکی خۆتە کەس محاسبەت ناکە کەس لێپیسینەوەت نەگە ناکە هەتا عەدەکی ینی گەشتبینی کرایە ئیشکار کرای هەروە دەبیانە وڵای هەستێکی زۆر خۆشمانە بۆ ڕۆژەکی خۆش بوو یازدەی سێ ڕۆژەکی زۆر خۆش بوو ڕژێمی بەعەز لە ناوچوو ڕۆژەکی خۆش بوو خەڵکی و لێرە بەعام هەستا پێ دوایە ئامانجەکانی ئەو ڕاپەڕینە بەدەست هاتووە ینی ئەو ئامانجانێکە کورد ڕاپەڕینی لە پێناو کرد وڵای هەندێکی بەدی هاتووە هەندێکیشی ما ئیشاڵە بەدی دێ ئیشاڵە بەدی دێ بەعول و قووەتی خوای گەورە هەستێکی چۆن هەبوو کە حکوومەتی کوردی بینێت هاتە سەردەسەڵات ینی هاتە دەسەڵات بە زۆر خڕۆشتوین ئەو پیاوانێک کە ئێستا لەو بازار دەبین هەموو ئینتیفازیان کرد هەموو ڕاپەڕنیان کرد بەس خەڵکەی گەنجەڵ هاتە حکم و خواردیتەوە بە هەموو حزبەکانوە ئەنی پێ دوایە ئەو ئامانجانێک کە خەڵکی هەولێر ڕاپەڕینی بۆ کرد هیچی نەهاتەدی یەک لە سەد یەش نەهاتەدی فەرمۆم یەکەم کەس لە حی عەسکەری با هەموو ئەوانی خەڵکی هەولێرە جێلێبی یەکەم کەس تۆ بەماری بکات خێزانم پارچە بوو بەدەستمان کردەوە خستمان ناوگوشی چم لۆ کرا با 1 سانتیمی بابێ حکومە دەست بڕچاوی ناو مامەستا هەندەرانە خەرج شەقراوەی مارم حی عەسکەری بۆ 1 سانتیمی دایتمێ 1 کیلۆمەتر عاردی بدەدەمێ ئەگە دایتە من مسات حیدا خەڵکە خۆی پێدەورەمەند کردوتەوە ئینتیفازەی چێ باسی ئینتیفازەی چاکەی بڕۆ لەگە زیرەشی بکە پێوەماندی ببی لەگە خەڵکەشی بکە قوڕی بەسەری بووە ماری کاول بووە شەهید چی لۆ کرێە ئەو تەقاعدانێتیان لۆ کرێ فەرموو پارێتیان نییە لە بازاڕی پارەی نییە چای پێ بخواتەوە بستەخانە نشینی فەرموو پیرەمێر دەچی ئەوە فەرم بۆ عمری هەندێک تەزبیحی بفرۆشی لە چاو دێ لە وڵاتانی دەری لە مارێ دادەنیشنەوەنە خزمەتیان دەکرێت خەڵکێ لە مارێ پیر بوو اختیارە بە حەفازەی دەنێرن دەرێ پارەی حەفازەی نییە لەبەریکەن خزمەتی و پیرەمێردانە چ کرێ لێرەشە لێرە بە شەقانی فڕدەنە دەرێ نیو سعات کە شورتە دێ ئەوەی دکە دێ دەری دەکا قوڕ بە سەرەی کات جێکی لەوانە دابنێن کاچ خۆم
ئینتیفازە خەڵکێک دەکا بەرهەمی بخوا بەروبێنبی بخوا شتی لێ چی لۆ کرەیە ئەمن نا بابە مشکلێک نییە کا من بەس پیرێمەردەچەوە پیرێمەردەچەوە چی لۆ کرەیە ئەوانە بوون کردیان کاش خۆم ئەتو چاومەدێک گەنجەکە احترام لۆ گەنجەکە هەیە گەنجەکە هاتە حازریە ئێتەوە فەرموها لێرەش دەری دەکەن ئەتو یەک بوو لەوانە کە بەشداری ئینتیفازەی شاری هەولێرت کرد و ڕاپەڕینە ئەجادا من چم نەکردی ئەگە شتەکەم بکرا شتەکوینێشین دەبوو ئەو حازێ دەڵێ من شتم کردی و هیچیشی پێوە ناکرد دەبە ئەوڕۆ سەردانی ماڵە شەهیدانی ئینتیفازیان کردبە سەردانی چیان کردی سەردانی فەقەت شێخ و ئاغا دەورومەندیەکەن تەواو شێخ بە ئاغا بە دەورومەند بە هەموو شتی کوڕە فەقیر بی هیچ نی تەواو تەلەڤیزیۆنی دەسەڵاتش بای مقابلم لەگە ناکردی بەنسبەت ڕاپەڕینی ساڵی 1990 ڕاپەڕینێکی مەزم بوو لە نێو گەلی کورد دەستی پێکرد لە ڕۆژێکی وەکو ئەوڕۆ لە ساڵی 1991 لە 11 ئازار شاری هەولێر ئازاد کرا تەبعا کاتی ئەمن یەک قسەی بە حەقیقەت دەجێڕمەوە کاتێک قوتی پێشمەرگەی لە مەلا ئۆمەری بوو خەڵکی شاری هەولێری ڕزگار کرد هەولێر خەڵکەکە ڕزگاری کرد نەک پێشمەرگە فەیلەقیان گرت زارێ پێشمەرگە نەهات بۆ ناو شاری ئەمنەوە حقیقەتە ڕاستە دەجێڕمەوە خەڵکی شاری هەولێرێ حکوومەتی دەرپەڕات خەڵکی شاری هەولێرە خەڵکی حەی عەسکەری خەڵکی کوران خەڵکی جۆمەدە ئەوان هزمیان کرد فەیلەقی پێنجیان کرد جارێ پێشمەرگە داخلی هەولێرە نەبوو بوو سوپاس واتە خەڵکەکە ڕاپەڕینی ئەنجام دەبەر لەوەی پێشمەرگە بێت بەر ئەوەی ئەم بەخۆم لەگەڵ بوویمە کاکە جان بەر لەوەی پێشمەرگە بێ خەڵکی شاری هەولێرە فەیلەقی پێنجیان کرد جارێ پێشمەرگە داخلی نەبوو بوو پێشمەرگە لە مەلا ئۆمەری بووە ئەم بەخۆم لەگەڵ بوومە لێ دەزانم ئەو ئامانجانەی ئەوە ڕاپەڕینتان لە پێناو ئەنجامدا ئەو ئامانجانە هاتۆتە دی بەخوای ڕاپەڕینەکە گەلە گەورە بوو بەس ئامانجەکە لە قەدەر ڕاپەڕینەکەی نەبوو بەداخەوە دەڵێم واتە حکوومەتی کوردی نەیتوانی و ئامانجانە بێنێتە بکە ئێوە ڕاپەڕینتان لە پێناو کرد هەم خەڵەتەکە هەم لە حکوومەتی کوردی و هەر لە دژمنانیشە ئێمە نابێ هەموو شتێکە باوینە سەر حکوومەتی دژمنانیشمان زۆرە نانهێشت ئەو ئاواتەی مەبێتە دی وڵی لای ماستێکی گەلی بەدعام ملەتی کوردە دەستێکی گەلە خۆشیە بوو ئەوەی چکە ڕژێم لەناو ئەوە بوو ملەتی کورد بووە سەر بە خۆی عنی ئەوەی زاڵ و لەسەر شتەکان و زۆر هەستەش زۆر خۆشمانە بوو ئەت بەژای ڕاپەڕنت کردیان بەڵێ بەشداری ماکەی ڕاپەڕین بەشداری ماکردی پێ دوایە ئەو ئامانجێ کە خەڵکی کوردی ڕاپەڕینی لە پێناو ئەنجامدا ئەو ئامانجانە هاتۆتە دی وڵی زۆر خەلکی کرد زۆر معاوەڵی کردیەوە بەس تا ئێستاکە هەر سابگەر ڕژێمی بەعەز بەردەوامە شتێکی خۆش بوو لەو ڕژێمە ڕزگارمان بوو کورد ئازاد بوو ئەو کاتێک کە ڕاپەڕین ئەنجامدرات و لە ناو شاری هەولێر بوو شاری هەولێر و منداڵم بە زۆر زۆر دڕشم پێ خۆش بوو هەستێکی چۆم کە بینیت خەڵک گرم و گوڕە و هەمووی هاتۆتە سەر شەقامەوانیانی ئەو کاتە تەمەنم یا سار بوو بە زۆر زۆر درم پێ خۆش و وەکو پێشمەرگەم دیت و لە ناو شاری هەولێر پێ دوایە ئامانجانەی کە ڕاپەڕینمان لە پێناو ئەنجامدا و ئامانجانە هاتۆتە دی بەخوای زۆر بە زۆری هاتۆتە جی بەس ئەوەندە باشە یعنی زوڵم و زۆرداریمان لە سەنیا بۆی زۆر زۆر خۆشحاڵی زۆر زۆر خۆش بوو ئەمە خۆم یەک لەو بەشداربووانە بووم کە لەو ڕۆژی ڕاپەڕینمان کرد لە ڕاپەڕینەکان من بریندار بووم زۆر زۆر خۆش بوو هێشتا یعنی بریندار بوو ئەوزە پێم احتیادی بوو بەڵام ئێستاشتم شا دەکەی ئەو هەموو ڕەنجەمان دا ئەو هەموو خێن ڕێشتن و ئەو هەموو تەزعێماندا ئێستاکە توش ئەو عالە تێبووینە مۆزەفم دەمان نازام چەندمان بەخۆشم نازام چەند حکوومەت قەرداری منە ئەمە چاوەڕێ ئەومان نەدەکرد چاوەڕێ حکوومەتێکی کوردیمان دەکرد پێ ئیسرعاتکەین نەمانزای پێ تووشی نەهامەتی دەبین پێ تووشی قەرداری و کێشە و دۆخەی دەبین واتە پێ دوایە ئامانجانێک ئێمە ڕاپەڕیمان ئێوە ڕاپەڕینتان لە پێناو کردەوە ئامانجان ناتون نەدی نەخێر ناتەدی ئەوەی ئەمە چاوەڕێمان دەکردەوە هەو نەبوو ئەمە خەونمان بە حکوومەتی کوردی دەدیت پێشمەرگایەتی وەرە بڕۆ ماندی بوون لە ڕاستیدا بیداەتی زۆر خۆش بوو زۆر خۆش بوو بەس لە پاشان کە نەفت و ئەو هەموو باڵەخانی هەولێر و ئەو هەموو گەندەڵی و پارەم ئەوە هەوەی هاتە ناوێ ئیتر خۆشەکە نەما
والله ئەمن وەکو کە سوکاری شەید ئەمن برازای شەید ڕقیب نانە کەلیما ئەو ڕۆژەی پێشمەرگەی دێرین بۆ هجمی سەر ئەو محافەزەی هەولێریان کرد لە سەردەستی ئەوان محافەزە گیرە دوای هجمی سەر دایرێ ئەمنیان کرد لەوێژ لە شەڕێکی دەستەویەخە شەهید بوو بەڵام لە ماوەی 27 ساڵ پێش ئێستا هەتا ئێستا چکە کوڕە هەژار بووە هەتا ئێستا باسی ئەو شەهیدەی نەکرایە یعنی گلەیشمان هەیە لەوەی بەڕاستی ئەرێوەڵە یەکەم شەهید بووە کە لە هەولێرێ شەهید بووە ئەو شەهیدە ڕقیبە بۆ شەهیدە ڕقیب نانەکەلی بەڵێ لێرە لەکن دایرەی ئەمن شەهید کرا پێ دوایە و ئامانزانێک کە ئێمە ڕاپەڕینمان لە پێناو ئەنجامدا و ئامانزانە هاتوۆتە دی نەخێر ناوەڵە نهاتە دی گلەیمان هەیە ڕاستی ئارێوەڵا گلەیمان هەیە ئێوە کۆمەڵی ئامانجی گەورەتە هەڵگرتە بوو لە کاتی ئەنجامدانی ڕاپەڕی یەک لەو ئامانزانێک کە ئێستا نەهات بێ دیانی کە ئێوە ئاواتی پێ بکە وڵی ئەو ئامانزانەش نهاتە دی ئێستا من وەکو ئێستا دوو برای هەیە هەتا ئێستا موچیان نیە ڕاستی دوو برای هەیە موچیان نیە خوشتی هەیە یعنی وەزعیان زۆر خراپە هەتا ئێستا موچیان نییە یعنی داوا لە حکوومەتی دەکەن کە یارمەتیان بدەن بەڕاستی بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی گوێبیستی بوون وڵامی پرسیارەکەی ئەمە بوو لەلایەن هاوڵاتیانی عزیز بەو هیوای وبێتە جێگەی ڕەزامەندی ئەوەی خۆشەویست تاڵقەیەکتر و بەرنمەیەکتری پەیامی تۆ بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ